لە ماڵەکانی پەروەردگارە بە ئێوەی بەڕێز و خۆشەویستە شاد دەبم. دیارە کە باوەسا ئاماژەی پێکردشەیەکیان لەسەری من شکاند وەڵحاسن گەردەنم ئازا بکەن ئێوەش بە دڵە فراوانەکەی خۆتان وەری بگرن تا پارکێکم بە دوای پارک زۆر گەڕا بەرحاڵ ئەو برایەک ڕزگاری کردم تا ئێستاش پارکەم نەدۆزیەوە ئیتر ئەمە هۆکارەکەی بوو. لە هەمان کاتدا هەروەک ماوەسا ئاماژەی پێکرد سوپاسی ئەو کەسانەی کرد کە بەشدار بوونە لە ئەنجامدان و بنیادنانی ئەم بینایە جگای دەستخۆشیە بەڕاستی ئەو کەسانە سەربازانی هونن لەوانەیە ئێمە لە مەیدانەکەی دیارین بەڵام ئەو کەسان بە پارە بە مادە بەشدار بوونە ئەو کەسانە کە ئێمە ناشیان ناسین جگە لە پاداشتی خێر و دوعای خێر زیاتر هیچمان زیاتر نییە بۆیان بکەین کە ئەمەش گەورەترین هەدیەیەکە بۆ ئەو برایانە بنێرین و بۆیان بکەین بەوەی کە خوای گەورە پاداشتی بەخێریان بداتەوە. ئەوم لە ببیێتە جارێکیان باوکم کەسێک چاکەیەکی لەگەڵا کرد وتی وەڵی فڵان چاکەی تۆم پێ نادرێتەوە مەگەر بتکوژم. منیش زۆرم پێ سەیر بوو دوای کە کابرا ڕۆی گوتم باوکە بۆ بیکوژی؟ گوتی کوڕم وەڵی خەجاڵەتی بوومە بۆی کە لەبەر چاوم بزر بێت باشترین عیلاجەوەی لەبەر چاوم ون بێ بیکوژم. منیش ئەو قسەی دووبارە ناکەمەوە لەبەرەوەی کۆمەڵگای ئێرە جیاواز ئەگەر ئەو وشەیەم تەرجمە بکەن ئەڵێن باسی کوشتن و بڕینیان کرد. هەتا ئەژڵێم شێردی مەڕێویمە و مەبەستمەوە نەبوو پێسمە بەنە دەبەخانەی. نازانم ئەو پەندەیەش ئەزان لە چوە هاتووە یان ناتووە پێسمە بەنە دەبەخانە چێ زانێ ئەو پەندە لە چوە هاتووە بەر لەوەی کە باسی دەرسەکە بکەم. ئەڵێ دەبەخانە ئەو جێگایەیە کە پێستی حیوان تێدا چاکرێت دوای خۆشەکرێت ئەبێت بە ئەیکەن بە جلوبەرگ و ئەیکەن بە بەرجی کورسی و جانتای ئافرەتان لەو شتانە. ئەڵێ ڕۆژێ وتیان ئێمە پێویستمان بە پێستی شێرە. شێرەکان ئەم هەواڵەیان پێگەیشت کە مرۆڤەکان پێویستیان بە پێستی شێرە. ئیتر مرۆڤەکان دەستیان کرد بە ڕاوکردنی شێر کە مرۆڤەکانیان بینی تر ڕایان کرد هەر هەمویان بێکەوە کۆچیان کرد و ڕایان نەکرد. ئەڵێ لەناو ئەوانەشدا ڕێویەک لە تەنیشتیان ئەویش ڕایە کرد. ئەویش شێرەکان وتیان ڕێوی خۆت و شێرنی بۆ ڕاکەی خۆ پێستی تویان پێویست نییە. گوتی کورە وەڵا تا ئەڵێم شێرنیمە ڕێویمە پێستمە بەنە دەبەخانەی. ئەزۆ لەمەوە هاتووە ئێمەشە تاڵی کاگەجان پەندەکەمان کۆمەلگای ئێمە ئەمە مەسەلەکەیەتی پێستمانە بنە دەبەخانەی سەد محکەمەمان لەیەکەنە بۆی کە باسی کوشتن و بڕینمان کردو. بەرحاڵ ئەو وەکو دەستخۆشێک بۆی بەڕێز و خۆشەویستە بۆ سەربازانی ون. طبعا کۆبوونەوەی ئێمە لێرەدا باشترین شت کە باسی بکەین لێرەدا ئەوەیە کە باسی گرنگی خێزان بکەین چونکە ئێمە هەمومان بەرهەمی خێزانین. ئەو خێزانەی کە خوای گەورە وەسفی کردووە کە وەبەث منهما رجالا كثيرا ونساء لەم دووە لە ژن و مێردا لە نێر و لە مێیان کۆمەڵێک پیاوان و کۆمەڵێک ژنانی وە بەرهەم هێناوە هەتا ئەم پرۆسە پیرۆزە بەردەوام بێ کۆمەڵگای مرۆڤایەتی بەرەو باشی و جوانی و ژیان بەردەوام ئەبێت. بەڵام هەر کاتێک ئەم ژن و مێردە لێک ترازان بەر هۆکارێک لە هۆکارەکان کۆمەڵگای مرۆڤایەتی بەرەو لە ناو چوونەچێ. هەموو ئەوانەی کە ئێستا کە 8 ملیارن لەسەر زەوینە ئەگەر هەموو ژنەکان لێک زیاد بکرێنەوە پاشی 50 ساڵ بەبێ زەواج بەبێ تێکەڵاوبوون لەگەڵ پیاوەکان ئەم مرۆڤە لە ناوەچێت. هەموو پیاوەکانیش ئەگەر بێکەوە کۆ ببنەوە کۆمەڵگای مرۆڤایەتی ناوەچێت لەبەرەوەی هەردووچیان نەیانتوانیوە بەتەنیا ئەم مرۆڤە زیاد بکەن کەواتە بەگەیشتنی نێر و مێیەکە کۆمەڵگای مرۆڤایەتی زیادەکە و بەرەو پێشچوون ئەچێت. بۆیشە ئەم پرۆسەیە یەکێکە لە موعجیزەکانی پەروەردگار. بۆیشە چۆن باسی دروستکردنی ئەرز و ئاسمانەکان ئەکات چۆن باسی شەو و ڕۆژەکات چۆن باسی باران و هەورەکات کەوان هەموو موعجزەکانی خودای گەورەنە بە هەمان شێوەش باسی ئەم موعجزاکات کە لە نێر و لە مێیە کە خوای گەورە مرۆڤایەتی پەرە پێدا. بۆشە کە خوای گەورە فەرمێ ومن ئایاته خەلق السەماوات والأرض یەکێ لە بەڵگەکان و لە موعجزەکانی خودای گەورە ئەوەیە کە دروستکردنی ئەرز و ئاسمانەکانە. ومن ئایاته الليل والنهار ليش لە بەڵگەکانی شەو و ڕۆژە. و لە هەمان کاتدا والشەمس والقەمەر خۆر و مانجیش یەکێکن لەو بەڵگانە ئەوانە هەموو جووتەنە. بۆشە خوای گەورە لەناو ئەو هەموو ئایات لەو بەڵگەکان ئەوە ئەشفەرمێ ومن ئایاته أن خلق لكم من أنفسكم أزواجا هەر لە نەفسی خۆتانە هاوسەرێکی بۆ دروستکردونە کە ئەماش بەچی ببن بە زەوج. بۆشە لە ئاتێش کە خوای گەورە فەرمێ سبحان الذي خلق الأزواج كلها پاچی و بێگەردی بۆ ئەو پەروەردگارەی کە لە هەموو شتێکە زەوجی دروست کردووە جووتەی دروست کردووە. مما تنبت الأرض ئەوەی کە لە زەویە دێتە دەرێ وەکو ڕووەک هەر هەمووی نێر و مەی هەیە. ومن أنفسهم
ولا نفسي مروفكانيشا باماشي ونيرو ميهيا ومما لا يعلمون لشتانك إما نايزاني شرني ما هموش تك بزاني إما أويك أي بينين ماصي لدريا بالندل أسمان مروفكان لسر زوي ئاژەڵەکانی لەسەر زەوی بەڵام کۆمەڵەشتانی تری شێ بە هەمان شێوە نێرومیان هەیە کە ئێمە نایزانین بۆی خوای گەورە چەندین جێ ئەگە فەرمێت فەلا ئوقسم بما تبصرون وما لا تبصرون سوێن بەو شتێک کە ئەیبینن و بەو شتەش کە نایبینن کەواتە خوای گەورە لە هەموو شتێکە جووتەی دروست کردووە ئەم جووتەیە لە ڕووەکدا بێت لە بوونەوەرەکانی تردا بێت لە مرۆڤدا بێت ئەم ڕووەکانە و ئەم بوونەوەرە ئەم ماسیانە ئەم چۆلەکانە ئەو مرۆڤە بەهۆی جووتبوونەوە زیادەکەن و بەردەوام ئەبێت بەڵام هەر کاتێک ئەم جووتانە لێک زیابوونەوە ئەو بوونەوەرە یاخود ئەو ڕووەکەیە کێشەی بۆ دروست ئەبێتن و لە ناوەچێت و لە هەمان کاتدا ئەم پرۆسەیە خوای گەورە ئەفەرمێ هو أنشأكم من الأرض واستعمركم فيها خوای گەورە ئێوە لەسەر زەوی داناوە و ئاوەدانکردنەوەی بە ئێوە داوە کەواتە ئاوەدانکردنەوەی زەوی ئەرچی سەرشانی ئێمەیە ئاوەدانکردنەوەش بەبێ زەواج نابێت بۆیشە ئەحکامەکانی زەواج زۆرن گرانن ئەم پرۆسەیە پیرۆزە گەورەیە و ویستی خوای گەورەیە کە مرۆڤ بەرەو بەردەوامبوون بچێت لە ڕێگای زەواجەوە وخوای گەورە فەرمێ یا ئەیها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى ئەی مرۆڤەکان ئێوەمان دروست کردووە لە چی لە نێرێک و لە مێیەکە جا پرسیارەکە لێرەدا دەست پێکاتن ئەمە پیرۆزیەکان و گرنگی مرۆڤ خوای گەورە بۆی ئامادە کردوینەوە و بۆیشی داناین و یاسا و ڕێسای بۆ داناوە شەیطانیش دێت و شەیطان و شەیطانەکان دێن لەو ڕێگایەوە فەساد ئەنێنەوە ئاگادار بن چەندین ساڵە ئەم هەنگاویان ناوە بەڵام ئەم هەنگاوەی شەیطان و شەیطانیەکان بۆیان نەچوتە سەرێ هەتا دوای شۆڕشی فەڕەنسا ساڵی 1780 کاتێک کە کەنیسیان لە دەوڵەت جیا کردەوە ئەو کار دەتوانیان خەڵکانێک بنە سەر حکم کە بتوانێن ئەم دووبوونەوەرە لێک جیا بکەنەوە نێر و مێر لێک جیا بکەنەوە لە دوای ئەوە وەسەی دەکەی شەڕەکانی ناپۆلیۆن پەرەی سەند و لە ئەوروپایە شەڕەکانی وێرانکاریەکانی شەڕەکانی مۆسکۆ و ڤاتەرلۆ و هەموو شەڕەکان وای کرد کە ئەم پرۆسە هاوسەرگیریە بەرەو سیستی و لاوازی بڕوە بە تایبەتی لە دوای ئەوەی شەڕی ناپۆلیۆن دوای جەنگی جیهانی یەکەم دەستی پێ کرد دوای جەنگی جیهانی دووەم دەستی پێ کرد بەمە هەموو وای کرد ئەم شتانە کە پرۆسەی هاوسەرگیری بەرەو سیستی بڕوات و بەرەو لێکترازان بڕوات و ئەوەی کە هەشە وردە کەم بێتەوە طبعا هەر پیلانێکیان کە داڕشتووە ئاگادار بن 100 ساڵ زیاتر پێشە خۆیان بینیوە ئینجا ئەم بەرنامەیان داڕشتووە سێ ڕۆژ بەر لێستان 22/12 لەنێو پەرلەمانی ئەڵمانیا باسی ئەو بابەتەیان کرد وتی یەکێ لە ئافرەتەکان وتی لە ساڵی 72 ئەوەندە لە ئەڵمانیا منداڵ لە دایک نابێت ئەوەندەی کە ئەمرێت کە مرۆڤ ئەمرێت لە 72 کێشەی منداڵمان بۆ دروست بووە بزەب لە دوای جەنگی جیهانی دووەمە وردە کێشە خێزانەکان سەری هەڵدا طبعا ئەمە پیلانی بۆ دانراوە بۆی کە ئەم ژنومێردە لێک زیاد بکرێتە بۆ لە ڕێگای شەیطانەوە بۆی کە ئەم پرۆسەی کۆمەلگای مرۆڤایەتی بەرەو هیلاکچوون بچێت لەگەڵ ئەوەشە پرۆسە هاوسەرگیریەکان سیز بوونە ئەوەی کە هەش بۆ وردە بەرەو لێکترازان ڕۆیشتووە ئەگەر بێت و ئێمە مقارنە بکەین لە ساڵی هەفتاکانەوە هەتا ئەمڕۆکە لە دایک و باوکی خۆمانەوە سیر بکەین کە ئێمە جیلی هەفتاکان و دوای هەفتاکان سیر بکەین هیچمان ئەلێرە کە دانیشتوینە کە هەموو جیلەکەمان لەوانە لە دوای هەفتایەکان بێ نەمانتوانیوە وەکو دایک و باوکی خۆمان منداڵ بنێینەوە ئێمە بەش بە حاڵی خۆم 11 خوشک و برایە بەهەر هەموو 11مان لەوانەیە 11 منداڵمان نەبێت لەوان لێوە هەمتان 10 و 11 و 12 و 13 و 14 و 15 و 16 بێن بەڵام چی وای لێ کردووە کە من لە ئەوروپا لە ناو جەرگەی ئەوروپا نە کارەبام ئەبڕێ نە مەعاشم کۆتایی پێ ئەو هەموو کێشە ئەوانەیە کە خەڵک ئەیناڵێنی پێوە لە وڵاتەکانی خۆمانە ئەمە لێر نایناڵێن ئەی باشە چی وامان لێکە کە ئێمە نەتوانین منداڵ زیاتر بنێینەوە دەوری باوکی خۆمان بجێڕین دەوری مامەکانی خۆمان بجێڕین چی وای لێ کردن کەواتە سیستەمێکەیە لە پاڵ ئەو شتەدا بەوەی ئەم پرۆسەیە لەناو بچێتن و نەمێنێ کۆمەلگای مرۆڤایەتی بەرەو لە ناوچوون بچێت یەکێ لەوانە پرۆفیسۆر هانس ڤێرنەزین یەکێکە لە پرۆفیسۆر هەر بەناوبانگەکانی ئەڵمانیا ساڵانە هەموو ساڵێ لە 22-23 مانجێ
لە دەستگای ئینفۆرمیشن لەوێن دەرێ ئامار بڵاو کات و هەر ساڵێ باسی یەکێک لە ئازارەکانی وڵاتی خۆیە کات کە ئەڵمانیایە. لە یەکێک لە ساڵەکانە یعنی لە 2016 بوو باسی ئەم کێشەیە کرد کە دانیشتوانی ئەڵمانیا بەرەو چی هەنگاوەنێ کە ئەڵێم ئەڵمانیا مەزانە بەریتانیا لەو باشترە یا سوید لەو باشترە. ئەڵمانیا نمونەیەکە کە لەوێن دەرێ زمانەکان حاڵیە بن لی تێگەین ئەگەرنا وەزعەکە لە هەموو جیهانە بەو شێوەی ئەڕوات کەمیان زۆر. وتی ئامارەکەی نیشاندا وتی لە ساڵی 1975دا ئەڵمانیا 32 ملیۆن 33 ملیۆن بوو بەڵام ملیۆنێک و 200,000 منداڵ لە دایکە بوو. ئەڵێ ئێستاکە 82 ملیۆنین لە 82 ملیۆنە بەو هەو مەعاشش بەو هەو یارمەتیدانەوە ناگەینە 700,000 منداڵ. یەک لە سەرسەی منداڵ کەمی کردووە. هۆکارەکەی چییە؟ بێمەعاشیە پاشەکەوتیان هەیە ناکێشانە نیە سیستەمێکە لەسەر ئەوەدا بۆ لە ناوبردننی کۆمەڵگای مرۆڤایەتی کە ڕاستەوخۆی سەر بە شەیطانن سەیرکە ساحیرەکان کە لەگەڵ جنەکان ئیشەکەن کاریان چییە؟ کاریان جیاکردنەوەی ژن و مێردە. بۆیشە لە حەدیثێکە بۆمان ئەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام کاتێک شەیطان ئەیەوێت پاداشتی شاگردەکانی بداتەوە لیان پرسیارەکە ئەرێ وەرە بزانم تۆ چیت کردووە بە مرۆڤەکان ئەڵێ یەکشم فێرە مەشڕوب کرد بۆ نەما ئەڵێ ما سەنەعتە شەیئەن هیچت نەکردووە ئەڵێ یەکێک فێرە قومار کرد لێ ما سەنەعتە شەیئەن هەرێک ئەو شتێک ئەڵێن هەر بەدڵی نییە. یەکیان ئەڵێ فێرە ئەو گوناحەم کرد بەڵام ما تەرەکته بەزێم نێشت حتى فرقت بينه وبين امرأته حتى گەیاندمە ئەو قۆناغی کە لەگەڵ ژنەکەی لێک زیاد ببنەوە ئەڵێ نیعمە ئەنتە تۆ نیعمەتی ئەڵێ وەرە لای خۆم ئیتتاجی مەلەکی لەسەری ئەنێ بەوەی کە وازی لەو گوناحکارە نەهێناوە هەتا گەیاندوتە قۆناغی لێکترازانی ژن و مێرد. هەدفی شەیطان لێکترازانی ژن و مێرد. ساحریشی چییە؟ خەڵک فێرەکەن بەوەی کە ژن و مێرد لێک جیا بکردنەوە کەواتە هەموو پیلانەکە لە ڕێن سحرەوە لەلایەنی ساحیرەوە لەلایەنی سیستەمەوە لەلایەنی ئینفلیشنەوە گرانکردنی کاڵاکانەوە لە ڕێکخراوەکانەوە حیزبەکانەوە لە هەموو ڕێگایەکەوە بینی هەڕەشە لەسەر ئەم پرۆسە پیرۆزەیە. بێئاگایی ئێمە لەوە دەرەکەوێت کە نە دەست بگرین بە شەریعەتی خوای گەورەوە بۆی کە تۆکمە بین و پارێزراو بین لەو هەموو هەڕەشانێک کە لەو پرۆسە پیرۆزەدایە و ئاگاشمە لە سیستەمە جیانێکە نەبێت کە بۆچی ئەوڕۆپیەک بۆچی سویدیەک بۆچی ئەڵمانێک بۆچی بەریتانیەک ناتوانانی هاوسەرگیری پێک بێنێت. ئەم پرۆفیسۆر هانس ڤێرنەزین خۆ لە خۆشیە باز ناکات وەکو غەمێکە باسەکات ئەڵێ بۆ ساڵی 2035 ئەگەر بەو شێوەیە سیستەمە بەردەوام بێت کە بەردەوامیشە بێت ئەڵێ ئەڵمانیا 8 ملیۆن کەمەکات و 7 ملیۆن و نیویشی ئەو کاتەی پیرە ناتوانێت ئیش بکە و زەریبە بدا بۆی کە پشتێنەیەک بێ بۆ حکوومەتە یەکەوە کارە ساتە دروست دەکات ئەوان حسابی 30 ساڵ و 40 ساڵی خوانەکەن. یەکێ لەوانەیە بڵێ پرۆسەکە ئەگەر سەیری ئامار بکەین ئاماری لە دایکبوون و زیادبوونی مرۆڤەکان لە زیادبووندایە نەک لە کەمبووندایە حتمما منیشە بینم تۆشە بینی کەواتە ئەگەر بێت و لە وردەکارێکی نەزانین ئەڵێ ئەم کابرایە هەڵی کرد مرۆڤ زیادەکە نەکەمەکات نەخێوانیە. جوانترین باشترین و ئاسانترین نمونەتان بۆ بێنمەوە کاتێک کە سیارە لێخوڕین سیارە لە گێڕە ئەگەر بی هاوێ بۆش یەکسەر ئەوەستێت یان تەوژمی خێرایەکەی کەمە بێتەوە بێکمان هەومە نەزانی تەوژمی خێرایەکەی کەمە بێتەوە ئەگەر ئەجینە ناوەستێت بەڵام وردە کەم ئەبێتەوە تا ئەگاتە حەدێک دوای ئەوەستێت. ئێستا کۆمەڵگای مرۆڤایەتی لە بۆشە زیادەکات بەڵێ لە 33 ملیۆن کە باسی کرد ئێستاکە 82 ملیۆنە بەڵام وردە ئێستاکە وڵات بە وڵات سیستەم بە سیستەمیان ئەو لە چێنە ئەو سیستەم بەهێزتر بێت زیاتر سیستەمی وەرگرتە بێت تەوژمی خێرایەکەی کەمتر ئەبێتەوە وردە کەم ئەبێتەوە. ئەو ڕۆژێک کە بوو بە دنیا مرۆڤایەتی بوو بە 8 ملیار تەلەڤیزیۆن باسی کرد و مرۆڤ گەیشتە 8 ملیار وانە بەڵێ بەڕێزەکەم دکتۆر فرانک وتی جێگای دڵخۆشیە کە مرۆڤ بەرەو زیادبوون ڕۆیشتە لە هەمان کاتە جێگای نیگەرانیشە و جێگای دڵە ڕاوچێشە وتیان بۆ لەبەرچی وتی لەبەر ئەوەی ئەم زیادبوونە تا ساڵی 2080 بەردەوامە بێت ئەو کاتە مرۆڤایەتی ئەگات بە 10 ملیار و نیو بەڵام لەوە بەولاوە ستۆپەکات ڕێژەی مرۆڤ وردە کەمەکات بەرەو لە ناوچوو نەچێت. بۆ ساڵی 2200
ئەلەگە بەو شێوە بەردەوام بێت یابان ئەبێ بە باخچە و غابەت مرۆڤ تێدا ناژێت بۆ چونکە لەوێش پرۆسەی هاوسەرگیریەکان بە تەواوی سس بوونە بۆیە یەکێک لە زاناکانی خۆیان بە ناوی یامادە ئەڵێ سینگڵ بە ڕێژەیەکی یەکجار بەرچاو و زیادی کردووە ئەڵێ ئەوەندە زۆر بووە یان خەریکە لە ئێستاوە ئەم وەستانی زیاد بوون لە یابانە بە تەواوی بەرەو گەشە بڕاتن و یەکسەر ڕابوەستێت و بەوەی بەرەو هەڵدێر بڕوە کۆمەڵگای خەڵکی یابانیش بۆش ئەگەر بزانن یابان یەکەم وڵاتە کە ڕێژەی خۆکوشتن تێیدا زۆرە سوید دووەم وڵاتە هەرێکا لە قاڕێکن کە ڕێژەی خۆکوشتن تێدا زۆرە لە ئەنجامی چی لە ئەنجامی نەمانی بێکارەبایی نییە لە بێئاویش نییە بەڵکو لەبەر نەمانی خێزانە چونکە بۆ خی گەورە دایناوە لە ئەنجامی هاوسەرگیریە لیتەسکون و ئیلەیها بەهۆی هاوسەرگیریەوە مرۆڤ ئارامی دڵەکان دەستە بەرەکەت لەوە بەولاوە مرۆڤ بەتەنیا قەت کامل نییە بۆ ئەڵێن بە ژن و بە ژنێک و بە پیاوە کڕن خێزانێک لەبەرەوەی پیاو نیوەیە ژنیش نیوەیە نیوە زائید نیوە ئینجا یەکسانە بە یەک ئینجا ئەبین بە خێزانێک لە ئەنجامیسی لەبەر ئەوەی مرۆڤ بەتەنیا قەت ئاسوودە نابێت مرۆڤ لەگەڵ هەموو شتەکان لێ ڕابێت ئاگادار بن قەت لەگەڵ تەنیاییە لێ ڕانایە بۆ نمونە هەمومان ڕقمان لە بۆنی زبڵ و خاشاک و زێرا بۆ ئەوشتانەیە بەڵام چەند کەس لێ ئیشەکات چێمان ئامادە نییە ئیشی تێدا بکە کە محتاج بوو هەمومان محتاج بین و ئیشیش تێداکەین و لەگەڵ بۆنەکەشیان لێ ڕادەین لە کاتێکە بەر لەو کاتە ڕقمان لێ بووە واتە مرۆڤ لەگەڵ هەموو شتەکان لێ ڕادێت بەڵام تەنها تەنیاییە مرۆڤ لەگەڵی قەت لێ ڕانایێت کاتێک لەگەڵی لێ ڕادێت ئەو کاتە نەخۆشە بۆچی چۆن بزانین کەسێکە نەخۆشە ئەبینی گۆشە گیریەکە لە کۆمەڵگە جیابێتەوە چۆن ئەزانین منداڵەکانمان نەخۆشن بەوەی کە تێکەڵاوەتی میوان و خزم دۆست نابێت پێویستی بە نەخۆشە بۆ پێویستی بە چارەسەر لەبەرەوەی نەخۆشە بەچی وەزانی بەوەی کە گۆشە گیری هەڵبژاردووە لەبەرەوەی مرۆڤ بوونەوەرێکی کۆمەڵایەتیە قەت بەتەنیا ناحاوێتەوە جا ئەوە باشتر نمونەیە کە ئێمە بزانین لەگەڵ هەموو شتێکە لێ ڕادین بەڵام لەگەڵ تەنیایە لێ ڕاناین وڵاتێکی وەکو ئەڵمانیا 7,600,000 کەس بەتەنیا ئاژێت 7,600,000 کەس بەتەنیا ئاژێت لە هەولێرە وابزانین یەک دانەیان دوو دانە خەڵوەتگای پیریمان هەیە ئەو کات ئاگادار یەک دانە بڵاوان ئێستا زیادە کرد بێ دوو دانەیە لە ئەڵمانیا 14,500 خەڵوەتگای پیری هەیە لە ئەنجامی لە ئەنجامی کەس ئامادە نییە دایک و باوکی خۆی بەخێو بکات و ئەوانەی کە بەتەنیاشن هیچیان هاوسەرێک نادۆستنەوە کە شایستە بیت بەوەی هەتا مردن بەیەکەوە بژن کەواتە بەتەنیایەکە هەڵەبژێرن لە ئەنجامی ئەوەشە ئەبینی چەندەها بنەماڵە لەناو ئەچن من چەندین جارم بیستووە پیرەژن پیرەمەرد وتوێتێ من لە بنەماڵەکەی خۆمە لە تایفەکەی خۆمە تەنها من ماوەتمەوە منیش بمرم بنەماڵەی ئێمە تەواو سقوتی کرد لە ناچوو بە هەزاران ساڵ ژیاون هەتا گەیشتە ئەم سیستەمی ئەمڕۆکە ئەبینی ئەو بنەماڵە ناچوو ئەو بنەماڵ ناچوو لە ئەنجامی چی لە ئەنجامی نەمانی خێزانە ئەم پرۆسە هاوسەرگیریە سست بووە ئەوەی کە هەشە شلۆقە ژنێکم بینی دیقەت بدەین لە هەفتایەکانە ئەو ژنە دایک و باوکی هیناوێتێ بەریتانیا لای خزمەکانی لای دۆستەکانی وا بڵێ لە بەرچی ناوێتی وتوێتی لە نێو گەڕەکەکەی ئێمە لە ئەڵمانیا لە نێو قوتابخانەیە گاڵتیان بەو کچە کرد لەبەر ئەوەی دایک و باوکی لە بەڕێگای ناشەرعی زەواجیان کردووە نەک بەڕێگای کەنیسەوە ئەمە لە هەفتایەکان لە ئەڵمانیا ئێستاکە بە پێچەوانەوە نامۆیە کەسێک هاوسەرگیری بکات یەکەمیشت بچێتە کەنیسە ئەو کاتی ئەمە وڵاتی بەجێهێشتووە لەبەرەوەی سەرکۆنە ئاکرد لەلایەن هاوڕێکانی قوتابخانە و کۆڵانەکەیە بزانە لە هەفتایەکە 50 ساڵ بەر لە ئێستاکە هەندە لەمێژ نییە چ سیستەمێک وای لێ کردووە کە ئێستاکە نەک ڕێگای ناشەرعی بەڵکو پیاو لە پیاو ژن لە پیاو پەرەی پێدێت و ئەمەش کاڵێ میوان ماڵ بەخۆی نەبوو میوانی شیاتی خێزان بەخۆی ئەوەندە تۆکمە نەبوو لە ئەوروپا و لە ئەمریکایە لە ڕۆژ ئاوە بە شێوە گشتیەکەی و ئەو وڵاتانێک کە بوونەتە کلکەی ئەم وڵاتانەش بە هەمان شێوە وەزعانەوەدە باش نابێت بۆ چونکە لاسیانەکەنەوە وڵات ئێستاڵانێ بڵێ لە کوردستانیش ئەم ڕێژەیە زیادی کردووە بڵێ کوردستانیش بە هەمان شێوە ئەوی سۆسیال دیموکراتەوە لیبرالە و مافی مرۆڤ منهەجەکەیەتی و ئەو شتانێک کە لە ئەوروپا منهەجە لەوێش منهەجە کەمیان زۆر ئەندریاس پۆبیێکێکە لە چالاکوانەکانی ئەڵمانیا وتی بینی ئێمە و موسڵمانەکان وڵاتی موسڵمانەکان 30 ساڵە
ئەوەی بەسەر ئێمە هاتووە بەسەر ئەوانش دادێت ئەڵێ من لە کۆمەلگایە گەورە بوومە لە سەردەمێک گەورە بوومە دایکم لەگەڵ تەباغە گەورە بوو ئەڵێ کاتێک زۆر خۆشم ماڵ بۆنی دەهات ماڵی بۆنی شیوی دەهات ماڵەکە ڕازاوە بوو کەڵکی میوانداری خزمەتی و جیرانەتی هەبوو بەڵێ ئێستا کاڵێ تەمەی 6 ساڵێکە ئەڵێ کوا دایکان دایکان ئیشەکەن مەجالیان نییە کە مەجال نەبوو کە ماڵ نەبوو ماڵ سارد و سڕە کەڵکی میوانداری نییە ماڵەکە بۆگە نییە کەڵکی دایکایەتی نییە کەڵکی هاوسەرگیری نییە کەڵکی نەوەی نییە کەڵکی پەروەردەی منداڵی نییە چونکە بۆ بناغەی کۆمەلگای مرۆڤایەتی دایکە کە دایکایەتیان نەهێشتاوە ئیتر کۆمەلگای مرۆڤایەتی بەرەو لە ناوچوو نەچێت لە ئەنجامی چ لە ئەنجامی ئەو سیستەمەی کە ئێستاکە لە ئارادایە لە ئەڵمانیا لە ساڵ 1960ەکانە بیدایەتە بۆ نمونە سیستەمە ئابووریەکەشی با تۆزێک ئاماژەی پێکەن چونکە ئەویش هۆکارێک هەر ئەمیان هۆکارێکی سەرەکیە بۆ لە ناوچوونی کۆمەلگای مرۆڤایەتی زەریبە ئەو کاتە 104 بوو ڕێژەی تەلاق ئەو کاتە 108 بوو لە ساڵ 1968 زەریبە زیادێک بوو بە 108 ڕێژەی تەلاق زیادێکی بۆ 120 لەگەڵ زیادبوون ئینفلیشنەکەیە گرانبوونی شتەکانە سەرەبێ ژن ئیش بکات یەکەمیشت ئەبێ ژنەکەیش بە پارەکە بەشی کرێکە و خانەکە و ئیتر مەسروفەکە کارەبا و ئاو وزەکەی ناکات لە ساڵی 1970 ڕێژەی زەریبەکە بوو بە 112 بامان شێوە ڕێژەی تەلاق زیادیش کرد لە ساڵی 90ەکانە بوو بە 116 تەلاقیش 40 و ئەوانە زیادی کرد لە سەردەمی ئەنگەلا مارکل لە ساڵی 2007 لە 116 کردی بە 119 هەر لە دوای ئەوە ڕێژەی تەلاقیش لە 153 ئێستا حالیان 146 کەواتە چەند گرانی بێت شت گران بێت زەریبە گران بێت ڕسومات گران بێت شتەکان گران بێت ئاو کارەبا وزە گران بێت یەکەمیشت کە ئینسان بیری لەمیشت منداڵ نانێتەوە باشە دووەمیشت گەنجەکان ناتوان پرۆسی هاوسەرگیری ئەنجام بدەن لە ئەنجامی لە ئەنجامی ئەو سیستەمەی کە مرۆڤەکان لە ڕێگەی شەیتانەکانەوە دایانهێناوە کە لەمەش شارەزا بێت ئینجا ئەزانی کە ئەم ئیسلامە چەند نیعمەتێکە بۆ ئێمە حتا ئێستاکەش هەر کەسێک لە ئێمە دەست بە دینەکەیەوە نەگرێت خوای گەورە وعدیدا ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا هەر کەسێک دەست بەو دینەی منەوە نەگرێت یاسا و ڕێسەکانی من فەرامۆش بکات بۆ ئەو هەیە ژیانێکی تەنگ و تاڵ لەوانەیە باوانەی ئێوە نەڵێن بەڵام ئەوانەی کە لە دەرەوە لە وڵاتەکانی خۆمان ئەڵێ باشەوە نییە ئەوەنە هەموو ڕۆژی حەفلە ئەکەن و دڵیان خۆشە و کواو ئاەتە نەیانگرێتەوە ئەڵێن بە پێچەوانەوە ئەگەر هاتی لە ئەوروپا ژیای ئینجا لەم ئاەتەتی ئێگەیت کە فەئینە لەه معیشە ضەنکە یعنی چی ئەزان لە ئەڵمانیا هەموو 24 ساعاتێکە 25 کەس خۆی کوژێت یعنی لە هەموو 52 دقیقە کەسێک خۆی کوژێت 6 ملیۆنی نەخۆشی نەفسی لە خەستەخانەکانە کەوتونە 27 ملیۆنی حەبوو دەرمانی لە جیرفانیدای نەخۆشە دەرونیەکان لە ماڵەوە نەخۆشی نەفسی هەیە فەئینە لەه معیشە ضەنکە ئەو کوردەوە ئەو مسلمانی ئەو پاکستانی ئەو هندوستانی کە مسلمانە دێت ئەو وڵاتانە دەست بە دینەکەەوە ناگرێت لاسای نەکاتەوە سیر کەس چێشە خێزانەکەی کێشە ئەخلاقەکەی کێشە داراییەکەی کێشە پەروەردەکەی هەموو توش بووە بە چای خۆمان نەبینین هاتن ئێوە وە پابەندبووتان بە دابوونەرێتی کوردەواری و ئاینەوە واتان لێ کە ئێوە لەو سیستەمە دەجالی ڕزگارتان بێت وەڵڵاهی هەتا منداڵەکانتان ئاشنا بکەن بە مزگەوتە هەتا بە دابوونەرێتی کوردەواریە جلی کوردیان فێر بکەن بۆن و بەرام و خواردنی کوردەواریشان فێر بکەن هەتا ئەویش گرنگە وشەی کوردی نابێ نەزانن زمانی کوردی ئەبێ بزانن کە لایانی دابوونەرێتی کوردەواریەوە ڕزگارت کرد بە دینیش و ئاشنات کرد هیچ شتێک ناتوانێت ئەو منداڵەت یاخود خێزانەکەت هەڵتەچێنیش چونکە خوای گەورە وعدی داوە فأي الفريقين أحق بالأمن كام جروب شایستەی ئەمن و ئاسایشن إن كنتم تعلمون ئەگەر بزانن سەرێک لە ڕۆژ ئاوایە ئەو کەسانێک کە دەستیان بە دینی خۆیانەوە گرتووە بە دینی خوای گەورەوە گرتووە بزانە لە ڕووی کەسایەتیەوە لە ڕووی خێزانیەوە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی کەسایەتیەوە لە ڕووی داراییشەوە چەند باشترن لەو کەسانێک کە دەستیان بە دینەوە وەرنەگرتووە بەداخۆ ئەوەندەمان ئازاری خەڵک بۆ دێت کە پێڵم تاکە بۆ توش بوویت بەڵام بەر لەوە 24 ساعتی خۆتی ڕابردوون بۆ باز بکە کە ئەجێڕێتەوە تاپ سەر لە شێواوە 24 ساعتی ڕابردووی خۆیە نە لەگەڵ منداڵ دانیشتووە نە یاری لەگەڵا کردوونە نە فێرە دینی کردوونە نە هیچ شتێک فێر نەکردوونە بۆی شتێکی ئاساییە کە تووشی کێشە خێزانەکان بێت فإن له معيشة ضنكا کەواتە بەڕێزەکانم چارەسەرمان
بۆ هەموو کێشە دەرونیەکان خێزانەکان ئەخلاقیەکان پەروەردەیەکان کۆمەڵایەتیەکان پابەندبوونە بە دابونەرێتی کوردەواریەوە و بە دینە پیرۆزەکەی خۆمانەوە وامان کرد ئەو خوای گەورە شایستەی ئەومانەکات کە ئێمە شایستەی ئەمن و ئاسایشی دەرونی و خێزانیش بین و وە کەساتیشمان پارێزراو بێت. أقول قولي هذا أستغفر الله لي ولكم.